ڕێکخراوی 17 شوبات بۆ ماف و ئازادی دوو خۆپیشاندانی بەرفراوانیان لە هەردوو شاری بیرمینگام و ئیدنبرا ڕێخست. لەو دوو خۆپیشاندانە ژمارەیەک ڕەوەندی کوردی و چالاکەوان و ڕۆژنامەنووسان و ئەندامانی ڕێکخراوەکە ئامادەی بوون. داوای فراهەمکردنی کەشێکی ئازادیان بۆ کاری ڕۆژنامەنووسی لە کوردستان کرد. هاوکات لەگەڵ مەترسیەکانی ناوخۆ لەسەر ڕۆژنامەنووسان ئاماژەیان بە مەترسیە دەرەکیەکانیش کرد کە بەهۆیەوە بەم دوایانە دوو ڕۆژنامەنووس شەهید کران. ئامانج کەمال ڕێکخری خۆپیشاندانەکانی بیرمینگام هەڵوێستی ڕێکخراوەکەی دەربارەی دەستدرێژی هێرشە درۆنیەکانی وڵاتانی دراوسێ ڕوون کردەوە. لە 40 کیلۆمەتر هاتوۆتە ناو خاکی هەرێمی کوردستان تا دێت هێرش و بۆردمانەکانی بۆ سەر ئەو بەشەی وڵات شڕتر دەکاتەوە. لە ئێستاشدا ئەو سوپا داگیرکەرە دەست ناپارێزێت لە هاوڵاتی مەدەنی و مناڵ و ژن و تەنانەت لە ڕۆژانی ڕابردوو دوو ڕۆژنامەوانی لە ڕێگەی درۆنەکانیەوە کردە قوربانی. دەربارەی کاری ڕۆژنامەنووسی لە کوردستان چییە؟ ئەسعەد لە تیمی میدیایی ڕێکخراوەکە ڕایگەیاند ئەو ڕۆماڵش لە چوارچێوەی کاری میدیایی یابێ و تەشید نەبێ بە هیچ لایەنێک و ئەوەی هەیە ڕووداوەکان و خۆی وەکو واقعی خۆی بیژێزینەوە و دەنگی ئێمە بکات بە دەنگی بەگوێی بینەران و ئەم ڕووداوانە لە چوارچێوەی سیاقی خۆی وەکو خۆی پیشان بدەیت. کاری میدیایی لە کوردستان لە ژێر سانسۆردایە و ڕۆژ بە ڕۆژ ئازادی ڕۆژنامەنووسی لە کوردستان بەرتەسک دەبێتەوە. وتیشی ئێمە لێرەوە دەبینەوە بە دەنگ و ڕەنگی کوردان لە هەر شوێنێک بن. بەشداربوونی خۆپیشاندانەکەش ئاماژەیان بە گرنگی و ڕۆڵی ئەم کەناڵەدا وەک تاکە کەناڵی سەربەخۆ و ئازاد بۆ گەیاندنی پەیام و داواکاریەکانیان. ئەمڕۆ وەک چالاکوان و ئازادی خوازان لێرەین بۆ ئیدانەکردنی و شەرمەزارکردنی هێرشە داگیرکەرەکانی دەوڵەتی تورکیا کە دەیکاتە سەر هاوڵاتیانی سڤیلی هەرێمی کوردستان بە هاوکاری جاشەکانی کە بە دیاریکراوی بنەماڵی بارزانی خاین و خۆفرۆش. دەڵێ مەڕی بێشوان گورگ دەیخوات ئەی ئەگەر شوانەکە خۆی دۆستی گورگەکە بێت کورد نەتەوە هەژارەکە گەورەترین میلەتی بێدەوڵات بەدبەختترین مرۆڤەکانی سەرزەوی میلەتێک سەدان ساڵە ژێردەستەیە هەزاران ساڵە لێی دەکوژرێت ئەنفال دەکرێت کیمیاباران دەکرێت هەر چیچەکی دنیاییە لەسەری تاقی دەکرێتەوە. من تێناگەم لە مێژوودا دەوترا کورد لە جەنگدا ئازایە بەڵام لە سیاسەتدا و لە سەرمێزی دانوستان هەمیشە دۆڕا. سەرکۆنەی بنەماڵەی دوو بنەماڵەی باردانی و جەلات تەڵبانی دەکەین بەهۆی ئەوەی کە ئەوانە بێدەنگ و سیستم بەرامبەر بۆردومانەی کە تورکیا و کە ئێران دەیکات. پێم خۆشە بە تایبەتی ئاماژە بەو عایلە بەڕێزە بکەم کاکە موبین مسەفەر لەگەڵ کاکە محەممەد کە هاوپۆل و هاوچەمەنی یەک بووینە لە یەک پۆل بووینە منداڵێکی 14 ساڵان لەگەڵ 19 ساڵان هیچ تاوانێکیان نییە بەڕاستی شایانی ئەوە نین بە قێزەوترین شێوە بە بەزاندنیش دووری 40 کیلۆمەتر موشەکباران بکرێت. چالاکوانێک هاتوون لە شاری بێرمینگام دژ بەو شتانی کە تورکیا کە ئەو درۆنانەی کە لە خاکی کوردستانە خەڵکی بێتاوانە کوژێ بەڕاستی شتێکی داخە کە ناتوانین لە کوردستانە هیچ شتێ بکەین لەبەرەوەی دوو حیزبن لەبەرەوەی ئەم حیزبانە کە بوونەتە قوربانی بۆ ئەو وڵاتانەی تەنیشتیان بۆ ئەوەی کە یعنی بزنس بکەن بۆ ئەوەی کە پارە پێیاکەن خەڵکی خۆیان فرۆشتووە. ئەمڕۆ لێرە کۆبوونێتەوە بۆ ئیدانەکردنی ئەم کارانی تووشیا کە بە درۆن هێرشیان کردوتە سەر ناوچەکانی کوردستان وەتوندی دانێ و کارانە ئاکەین بۆ هۆیەوە کە لە بێرمینگام کۆبوونێتەوە ئەمڕۆ سوپاسی ڕێکخراوی 17 شوبات دەکەین کە ئەم هۆکاری ڕێخسە بۆ ئەم کۆبوونەوەی سوپاسیانەکەین و بەتوندی دانێ و کارانە ئاکەین. I want to say very loudly to everywhere around the world shame on our Kurdish KRG government that they are seeing their people are dying because of the Turkish force and bombing their people and they are keeping silent and we are saying it again very loudly shame on our KRG government. وەگاشکرا سوپای تورکیا بە قوڵای زیاتر لە 40 کیلۆمەتر هاتۆتە ناو خاکی هەرێمی کوردستان و تا دێت هێرشی بۆردومانەکان بۆ سەر ئەو بەشەی وڵات چەتر دەکاتەوە. ئێمە وەکو ئەندامانی ڕێکخراوی 17 شوبات دژی هەموو داگیرکاریەکانی بۆ سەر خاکەکەمان و دژی هێرشی داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا
دەوەستینەوە. ئەو هێرشانە دەکەین کە بۆ سەرخاکی هەرێمی کوردستان دەیکەن و دژی ئەو هێرشانە دەوەستینەوە نەک هەر خەڵکی ڕۆژنامە و سوچالەکوان بەڵکو خەڵکی ئاسایش لە هەرێمی کوردستان ژیانیان لە خەتەردایە و دژی ئەو هێرشانە دەوەستینەوە. سەرەتا سڵاو لە هەموو لایەک دەستخۆشی لە ئامادەبانی هەموو کوردێکی مافپەروەرەکەین. ئەم ڕۆکۆبوونەتەوە بۆ ڕێکخراوی حەبەی شوباری دانەی هێرشە درۆنیەکان دەکەی بۆ سەر خاکی هەرێمی کوردستان و بەداخەوە بە هاوکاری هەردوو حیزبی خۆفرۆش و جاشی دەسەڵاتی یەکێتی و پارتی کە تەنها هاوڵاتی سڤیل و هاوڵاتی بێتاوان دەبنە قوربانی. هیوادارین بە هەموو شێوەیەک بتوانین ئەو هێرشانە ڕاگرین بۆ سەر خاکەکەمان. وەکو کوردانی تارۆگا هەڵساوین لەگەڵ لە حەفدەی شوباتە بە ناڕزایی و داکۆیکردن لە مافی ئەو کەسانی کە بە ناحەق لەلایەن هێرشی لەشکێشی تورکیەوەکە هێرش دەکاتە سەر خەڵکی کورد زمان چ لە ڕێی ئاسمانیە بێت چ لە ڕووی درۆنە بێت چ لە ڕێی ئەرزیوە بێت بۆی ئێمە هەمومان وەکو کوردانی تارۆگا ناڕزایی دەرەبڕین و دا لە حکوومەتی هەرێم دەکەین و داوا لە هەموو ڕێکخراوەجییانەکان دەکەین کە دژی ئەم کارە تروریستە بوەستنەوە و لە بەرامبەر ئەوەدا ماف و داکوکی خەڵکی کوردستان بگەن بە هەموو جیان. ڕێخەری خۆپیشاندانەکانی شاری بێرمیگام دەستخۆشی خۆمان ڕاگەێنین بۆ کەناڵی بیکەیفۆ بۆ هەموو هاوڕێیان و برایان کە بەشدار بوون لەم خۆپیشاندانە حەڤەی 2024 ئیدانەکردنی ئەو هێرشە درۆنیانەی وڵاتی داگیرکەری تورک بۆ سەر خاکی هەرێم بە سەرپەرشتی بنەماڵەیەکی داری کرا بە تایبەتی کە بنەماڵەی بارزانی خاین خۆفرۆش کە بەشدارن لە تاوانانەی جینۆسایتانەی کە ئەکرێ هاوڵاتیانی سیڤیل ئەبنە قوربانی. دەستخۆشی هەر هەموو لایەکەکەین کە بەشدار بوون لەم ڕۆژە گرنگەدا کە دەستخۆشی خۆمان وەکو ڕێکخراوی حەڤەی شوبات وەکو کۆبوونەوەیەکی ئاواگرن هەموو کات بەشدارن لە چالاکیەکانتان و بەشدارن لە ڕێخستنی خۆپیشاندانەکان. دەستخۆشی خۆم ڕاگەێنم بۆ هەموو ئەندامانی ڕێکخراوی حەڤەی شوبات و هیلاک بوون ماندوو بوون دەستخۆشی خۆمان ڕاگەێنین بۆ هەموو لایەک و هیوادارم هەموو کات بەردەوام بن و هەموو کات بەشدار بن لەم چالاکیانەتان و چونکە ڕێکخراوی حەڤەی شوبات ڕێکخراوێکە خۆنەویستانە بەبێ قازانج بەبێ هیچ پشتگیریەک بەبێ هیچ حیزبێک و تەنها داواکاری خۆی پشتگیری خۆی ڕادستی هەموو هاوڵاتیان دەکات کە خۆی یەکلایی کردوێتەوە کە بۆ ئەوەی قازانجنەویستانە پشتگیری هەموو ڕۆژنامە نووسێک و هەموو هاوڵاتیەکی سڤیل کە لە هەرێمی کوردستان و لە ناو و لە دەرەوانەیە چی پێشەکاری لێسەر ئەکرێت پشتگیری خۆمان ڕائەگەێنین بۆ هەموو لایەک دەستان خۆش. خۆشەویستانی کەناڵی بیکەیفۆ لە هەر کوێیەکەن سڵاوتان لێبێ. من شەموس نادرم شەموسی خۆتان لە کەناڵی بیکەیفۆ وەک دەزانن کەناڵی بیکەیفۆ لە خزمەتی کوردانی بەریتانیا و ئەوروپایە بەبێ جیاوازی. کەناڵی بیکەیفۆ کەناڵێکی سربەخۆ و بێلایەنە لە وڵاتی بەریتانیا. بیکەیفۆر ستایلی نوێ بەرنامەی جوان خزمەتی باش دەنگ و ڕەنگی کوردانی تاراوگە.